ئێوارتان باش زۆر بەخێر بێن پرۆگرامێکی نوێی ئەودی و سنوور لەگەڵتانە بین. چین لە ناو هەموو ماڵەکانمانایە. ئەمە بە دیاریکراوی ئەتوانین تێگەشتنێکی سەرپێیانە بخێنە ڕوو بەرامبەر بە بوون کاریگەری ئامادەگی وڵاتێکی گەورەی وەکو چین کە ئێستا لە زۆربەی ڕەهەندە جیاوازەکانی ژیانی کۆمەڵگەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاسیا لە ئەوروپا تەنانەت لە ئەمریکاشا بوونی هەیە و کاریگەری خۆی سەلماندووە. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان قسەکردنە بێ لەسەر ناکۆکیەکانی چین و ئەمریکا و کاریگەریەکان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە لە سەنتەری لێکۆڵنەوەی ئایندەی ماوەی ڕابردوو ژمارەیەکی گۆڤاری ئایندەناسیمان تەرخان کردبوو بۆ قسەکردن لەسەر چین. سەروتارەکەی نووسرا بوو چین بە دوای تۆیە ئەگەڕێ ئەگەر لە چینیش نەبیت. بە دیاریکراوی توانم بڵێم کە ئێستا هەژمون و کاریگەری وڵاتی گەورەی وەکو چین لە زۆربەی وڵاتەکانە بۆتە بابەتێکی گەرمی سنگتاکەکان ناوەندەکانی شرۆڤە و تەنانەت بەشێکی زۆری زانکۆکانی جیهان ئێستا بە دوای کردنەوەی سنتەرەکانی چین ناسی و بەشەکانی لێکۆڵینەوەی چینی ئاڕوان. ئەمڕۆ بەرنامەکەمان قسەکردنە بێت لەسەر ئەو ناکۆکیانەی کە لە نێوان ئەمریکا و چین وەکو دوو زلهێزی گەورەی جیهان ڕەنگی داوەتە لە جیهانداوە کە تا ڕادێکی زۆر تیشکە خینە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ژێر کاریگەری ئەم ناکۆکیانەدا. هەفتەی ڕابردووتر دوو ڕووداوی گەورە ڕوویاندا. دانەیەکیان پەیوەندی هەبوو بە ساڵۆگەڕی هەشتا ساڵی حکوومەتی چین و مانۆڕە گەورە سەربازیەکەی چین کە بۆ چەند ڕۆژێک بووە بە مانشێتی سەرەکی زۆربەی میدیاکانی جیهان. بەتەنیشتیەوە لووتکەی شانگهای کە ترەمپ زوو پەیامیان ڕاستە کرد و تا ڕادەیەکی زۆر دەویست وای پیشان با کە ئەم لووتکەیە بۆ دژایەتی سیاسەتی ئەمریکایە. ئەمڕۆ لەگەڵ میوانە بەڕێزەکانم کاکتۆر هۆشمەناتا مامۆستا و توێژەر لە زانکۆی هەڵەبجە و هەروەها بەڕێز دکتۆر ئازیتا ساڵحی دکتۆرای بواری چین ناسی لە تاران گفتوگۆ لەسەر پرسەکانی پەیوەند بە ناکۆکیەکانی ئەمریکا و چینەکەین و هەروەها کاریگەریەکانیان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دکتۆر ئازیتا گەر بێمە لای بەڕێزت سوپاس بۆ دەرفەتان. خۆشحاڵم کە پێکەوە گفتوگۆەکەین لەسەر ئەم بابەتە گەرمە. حەزەکەم سەرنجێکی خێرای خۆتان بڵێن دەربارەی ئێستای ڕەهەند و دۆخی ناکۆکیەکانی چین و ئەمریکا. بەنامە پەروەردگار یەکتا خوای گەورە سڵاوتان لەبێ سڵاو لە ئێوە و بینەرانتان. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆکە ئەو فرسەتەم هەبووە کە لەم بارەوە کە بابەتێکی زۆر گرنگە و پەیوەندی بە ناوچەکەمانەوە هەیە و تەنانەت پەیوەندی بە جیهانیشەوە هەیە قسە بکەم. سەبارەت بە ئەم بابەتەی کە باستان لێوە کرد بەڵێ زۆر ڕاستە. چین هەفتەی ڕابردوو هەفتەیەکی زۆر پڕ هەواڵی نوێی هەبووە. چین هەوڵیدا کە هێزەکەی بخاتە ڕوو بۆ ناوچەکە و بۆ جیهانیش بە تایبەتی بۆ ئەمریکا کە لە کێبڕکەیەکی سەختە لەگەڵ ئەمریکا. لە هەفتەی ڕابردووە 25مین کۆڕبەندی شانگەهایمان هەبوو و مانۆڕێکی سەربازی گەورەمان هەبوو لە پەکین کە چین لە ڕێگەی ئەم دوو ڕووداوە گرنگەوە بە شێوەی جیاواز قسەی لەسەرەکەین هەوڵیدا کە خۆی وەکو یاریزانێکی گرنگ لە جیهان و دنیا بناسانەدووە بە ئەمریکا نیشان بات کە لە ئێستاە کاتیەوەیە کە سەرنجێکی زیاتر بخاتە سەر چین. هەرچەند ئەمریکا لە دەی ڕابردووە گرنگێکی زۆری بە چین داوە، بەڵام ئێستا چین ئەو ئامرازانەی کە بۆ هێزەکەی لە بەردەستیەتی ئامانجەکانی زۆر بەڕوونی بە ئەمریکا و جیهان نیشانەدات. لە کۆڕبەندی شانگەهای سەرۆکی چین ڕایگەیاند کە ئێوێ ئەو هێزەی شانگەهای دووبارە بگەڕێنێتەوە و نەتەوە یەکگرتووەکان و وڵاتانی گەورە لەم کۆڕبەندە بەشداریان کرداوای لێکردن کە هاوکاریەکانیان لەگەڵ چین بەردەوام بکەن و هەوڵ بن کە لە چوارچێوەی ئەم هاوکاریە کە ئامرازێکی گرنگە بۆ چین لە هەمان کاتیشە پەرە بە هاوکاریەکانیشیان بن. لەلایەکی دیکەوە مانۆڕێکی سەربازی لەلایەن چینەوە خرایە ڕوو کە
لەو مانۆڕەیە چین هەوڵیدا کە هێزی خۆی بە بەرفراوانیەکی زیاتر و بەهێزتر هێزە سەربازیەکەی کە ڕوو لە گەشەشە بخاتە ڕوو و هەوڵەیە کە لە زۆر یەک لە بوارەکانە کێبڕکەیەکی زۆر نزیکیشی هەیە لەگەڵ ئەمریکا لە هەوڵایەکە دەری بخات کە ئیتر ڕۆڵێکی هەیە کە ناتوانن لە بەرچاوی نەگرن، ناتوانن چین پشتگوێ بخەن و ئەمریکا ناتوانێت هەڕەشەی لێ بکات. لە ڕێگەی ئەم دوو ڕوودا و چین خەریکە خۆی وەکو یاریزانێکی گرنگ و زلهێزێکی ناوچەکە و لەسەر ئاستی جیهان کە هێزێکی سەقامگیرە هەوڵەیەکە ئەو پێگەیە بۆ خۆی پێناسە بکاتەوە. بۆیە لە چەند ڕستەیە گەر بمەوێت کورتی بکەمەوە. بالێ مۆسەداتون دەدات. بەڵێ فەرموو. چین لە هەوڵایە لە ڕێگەی ئەم دوو ڕووداوەوە خۆی وەکو یاریزانێکی گرنگ و زلهێزێکی دنیا بە تایبەتی ئەمریکا بناسێنێت. زۆر سپاس. کاکتۆر هۆشمەند هەر بە بەو شێوەیە دەست پێ بکەم. ئێستا چین بە فۆرمێکی نوێ هاتوتە ناو کایە سیاسیەکانەوە، کایە ئابوووریەکانەوە و تەنانەت ئامادەگەکەی چین بە شێوازی گشتی لە جیهاندا فۆرمێکی تری وەرگرتووە کە تا ڕادەیەک بەڕای چاودێرانی سیاسی بەڕای ناوەندەکانی توێژینەوە ئێستا چین لە لووتکەی هێزی خۆیەتی لە ئامادەگیە بۆ ئەوەی کە خۆی بسەلمێنێ بەرامبەر بە یاریزانێکی گەورەی یان ڕۆڵگەڕێکی وەکو ئەمریکا. سەرنجی جەنابەت لەسەر ئێستای چین و ناکۆکیەکانی لەگەڵ ئەمریکا بە شێوازی گشتی. زۆر سپاس بەناوی خوای بەخشندە میێرەبان. زۆر سپاس کاک دکتۆر بۆ لە خستنیە و دەرفەتە. ڕاستیەکەی ئێمە ئەگەر باس لە چین بکەین وەکو وڵاتێک هیچێک لە گەورەترین زلهێزەکانی جیهان، وەکو وڵاتێک کە خاوەنی زۆرترین ژمارەی دانیشتوانە، وەکو وڵاتێک کە دووهەمین گەورەهێزی ئابووریە دوای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، وەکو وڵاتێک کە پیشەسازیەکەی کۆنتترۆلی هەموو دنیای کردووە، وەکو ئەوترێت وەکو جەنابشت ئاماژەت پێکرد هەر هیچ پنتێکی ئەم دنیایە نییە کە کاڵایەک و کەرەستەیەکی مەدین چاینایتیانە بێت. ینی ئەمڕۆ کۆمەلگەی مرۆڤایەتی وای لێ هاتووە جیهان پێویستی بە چینە، چەندێکە چین پێویستی بە جیهانە. ئەگەر باز لەمە بکەین ئەمە بدۆخێکایە، بەڵام ئەگەر باز لە پەیوەندەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و چین بکەین و کاریگەرەکانی لەسەر ئەم ناوچەیە ئەوەن بابەتێکی ترە. چین وەکو هەرێک لە وڵاتە زلهێزەکان، وەکو وڵاتێک کە خاوەنی مێژوویەکی دەوڵەمەندە، وەکو وڵاتێک کە خاوەنی شارستانەتێکی دەوڵەمەندە، یەکێکە لە شارستانەتە گەورەکانی جیهان و وەکێکە لە ئەو شارستانەتانەی کە خاوەنی عمق و قوڵاییەکی دوور و درێژی 5,000 ساڵەیە لە کۆنەوە لە کەوناراوە تاوەکو ئێستا بەردەوامە. ئەگەر چین لە سەدەی 18 و 19 بەرە و تێکشکان و بەرە و ئەوە چوو کە وڵاتە کۆلۆنیالیستەکانی ئەوروپا و ڕۆژئاوا داگیریان کرد، بەڵام لە نیوەی دووهەمی سەدەی 20ەمەوە چین وردە ڕابسکاوە، شۆڕشێکی نوێی کردووە، کۆمارێکی تازەی دروست کردووە کە لە ساڵی 2000ەکانە حوتەمین ئابووری جیهان، بەڵام لە میێوان ساڵانی 2000 بۆ 2010 توانی ببێتە دووهەم گەورەترین هێزی ئابووری جیهان و ئێستا تەنها دوای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە لە ڕووی ئابووری، لە ڕووی استراتیژی و لە ڕووی هێزی دیپلۆماسی و لە ڕووی پەیوەندیەکانی هێز لە دنیادا. و بە تەبیعەت هەر هێزێکیش کە لە دنیاە بێتە پێشەوە و کاتێک کە نزیکی ئەوە بێتەوە کە ببێتە کێبڕکێ دروستکات بووە سوپەر پاوەرەکان بە دڵنیایەوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سیستەمی جیهانی و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سیاسەتی نێودەوڵەتی دەبێت. چین زۆر هەوڵی یاوە بە حەکیمانە مامەڵ لەگەڵم دۆخەیە بکات. یعنی چینەکان خاوەنی شارستانەتێکی گەورەن وەکو باسم کرد، فەیلسوفی گەورەی چین سوان تزو یعنی 2500 ساڵ لەمەوە پێش باسی ئەوەی کردووە کە گەورەترین سەرکەوتوترین جەنگ ئەو جەنگەیە کە بەبێ شەڕکردن بیبیتەوە. پێم وایە چینەکان زۆر گرنگی بە فەلسەفەی چوانتزو و فەلسەفەی کۆنفوشیزمە بن، زۆر بە دوای ئەوەی ئاڕۆن کە لە ڕێگەی هێزی نەرمەوە و لە ڕێگەی دیپلۆماسیەتەوە و لە ڕێگەی ئابووری و بازرگانی و بەرهێنانەوە خۆیان بخزێنە گۆشە گەورەکانی دنیا و هەوڵ بدەن ئەو گەشە پێدانە سەریعی کە ئابووریەکان هەیەی بەردەوام بێت. بۆیە زۆر بە خۆپارێزیەوە مامەڵەکەن، زۆر بە حەزەرەوە توخنی کێشە جیۆپۆلیتیکی و کێشە سیاسی و ململانێ سەربازیەکانی ئەم ناوچەیەکەون. یعنی ئەوان هەوڵیان داوە لە ڕابردووە
زۆر بە حەکیمانە لەگەڵ وڵاتێکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ رووسیا لەگەڵ کێتی ئەوروپای مامەڵە بکەن و خۆیان ببوێرن لە کێشەی جیۆپۆلیتیکی و لە کێشەی سیاسی ئەوانە. ئەمە تا چەندێک بەردەوام دەبێت تا چەندێک ئەتوان ئەمە گەشە پێ بدەن و شانبەشانی ئەو ملانێ زلهێزیە کە لە دنیا هەیە بەڵام ئەوان هەر گەشە بە لایەنە ئابوووریەکان بکەین ئەمێنێتەوە بۆ داهاتوو. بەڵام ئەوەی کە دەبینین ئەوەیە کە وڵاتێکگرتوەکانی ئەمریکا لە ئەمڕۆدا زۆر نیگەرانە لەو پێشکەوتنە گەورەی کە چی مەدەستی هێناوە لەو گەشەکردنە ئابووری کە چی مەدەستی هێناوە لەو پلانە استراتیژیانی کە چین هەیەی بۆ دەرەوەی خۆی لەو مبادرانی کە هەیەی وەکو ئەو بەرنامەی کە هەیەی بۆ ناوەڕاستی ئاسیا لە پرۆگرامانی کە هەیەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە خۆی بینێتەوە لە ڕێگەی ئاوریشمی نوێەوەی کە ناسراوە بە دەستپێشخەری پشتوێن و ڕێگا لە هەمان شێوە ئەو دەستپێشخەریانی کە هەیەی بۆ ڕۆژهەڵاتی ئاسیا بۆ دروستکردنی کۆربەندی ئایسیان بۆ دروستکردنی مولتەقای شەنگەهای بۆ دروستکردنی بانکی گەورە و بۆ دروستکردنی کۆمەڵێک دامەزراوە کە هەندێک لە توێژەران لە ڕۆژئاوا پیان وایە ئەمانە وردە دەیانەوێت بەردی بناقەی سیستەمێکی نوێی جیهانیدا بنێن کە و دامەزراوانەی کە ئەمریکا لە دوای جەنگی دووهەمی جیهانی دروستی کردن بۆ دەست بە سەراگرتنی دنیا ئەو سیستەمێکە پێوترە سیستەمی برتن وودز و سیستەمی کە دۆلاری کرد بە دراوی یەکەمی جیهانی و ئەمریکا کە بە تاک جەمسەری جیهانی ئێستا لەلایەن چینەوە وردە تەحەدی دەکرێت چونکە لە ئەخیر کۆبوونەوەی شیجیپین لەگەڵ لەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد لە ساڵیادی ڕزگاربوونی سربەخۆیی چین لە دەستی یابانیەکان 80 ساڵی چین لە وتارەکەیە شی ئاماژەی بەوە کرد کە چیتر جیهان بەرگەی ئەوە ناگرێت کە تاک جەمسەر بێ و داوای ئەوەی کرد کە پێویستە سیستەمێکی فرە جەمسەری دروست بکرێ و داوای ئەوەی کرد کە سیاسەتی نێودەوڵەتی گەشەی پێ بدرێ و سیستەمی جیهانی جارێکتر دابڕێژرێتەوە کە تێدا ڕێز لە ئەکتەرە تازەکانیش بگیرێت کە ینی فرەمینبەری هەبێت نەک خۆسەپێنی ئەوەی کە زیاتر بەستی لە وڵاتێکگرتوەکانی ئەمریکا لەژێر سایی سەرۆک دۆناڵد ترەمپ تا بوو. هەر خودی هاتنی میوانەکانیش بۆ ئیڤنتەکە و بەشداری سەرۆکی کۆریای باکوور بەشداری پۆتن هەموومانە جۆرەکان نیگەرانی زۆری لای ترەمپ بە تایبەت و ئەمریکاش دروست کردەوە بوو تەنانەت ترەمپ لە دوانێکی خۆی هەبوو لەو ڕۆ کەوتی پێیان بڵێ ئەزانم خەریکی چینوە وەکو بڵێ جۆرێک لە جۆرەکان تاالێخێدان. دکتۆر ئازی تا دێم بۆ لای بەڕێزت لە وتارێکی تازەی بەڕێز تا باست لەوە کردووە کە مسلسێکی ناکۆکیەکان هەیە لە نێوان چین و ئەمریکایە و بە دیاریکراوی باست لە دۆخی ئابووری کردووە. حەزەکەم سەرنجەکە لەسەرەوە بم ئایا ناکۆکیە گەورەکەی ئەمریکا و چین ئێستا ناکۆکیەکە زیاتر اقتصادیە یان سەرکێشە بۆ سیاست و سەرکێشە بۆ لایانی ئەمنیش؟ ئەگەر بمانەوێت باسی جەمسەرەکانی ناکۆکیەکانی ئەمریکا و چین بکەین تاک جەمسەری و تاک ڕەهەندی نییە لەوانەیە لە ڕووی ئابووریەوە لە بەرەوەی کە جیهان زیاتر تێکەڵی ئەو بابەتە بووە زیاتر دەربکەوێت بەڵام چین و ئەمریکا نەک هەر لە بواری ئابووری بەڵکو لە بواری سەربازی تەکنەلۆژیا و ئایدیۆلۆژیا و ژیۆپۆلەتیک و وزا لە هەموو بوارەکانە ئەو سیاسەتانە کە لەلایەن چین و ئەمریکاوە ئەیبینین و تاوتوێی ئەەکەین ئاماژەکان بەرەو ئەوەیە کە هەردوو وڵاتەکە لە هەموو بوارەکانە ناکۆکیان هەیە بەڵام لە بواری ئابووری و بازرگانیا زیاتر دەرئەکەوێت بە تایبەتی لەو کاتەوە کە کابینەی نوێی ترامپ دەستی پێکرد ئەو باجە گومرگیانە کە ترامپ هێنایە ئاراوە ئەو نیگەرانی و ئەو هەڕەشە لەلایەن چینەوە بۆ ئەمریکا هەبوو کە چین خەریکە پێگەی خۆی نزیکە کاتەوە لەوەی کە ئەمریکا هەیەی یەکێک لە ئامرازەکانی ئەمریکا بۆ کۆنتترۆلکردنی چین بە وتەی چینیەکان کە ئەڵێن ئەمریکا لە هەوڵایە گەشەی ئێمە کۆنتترۆل بکات و بیوەستێنێت بەکارهێنانی باجە گومرگیەکانە کابینەی یەکەمی ترامپ باجە گومرگیەکانی خستە سەر ملیاران دۆلار بەرهەمی چینی ووتی پێویستە بە باجە گومرگیەکان ئەو بەرهەمانە بێنە ناو ئەمریکاوە بۆیە لەم بوارەوە لەبەرەوەی کە
بازار پەیوەندی بە بەکارهێنانی بەکارهێنەرانەوە هەیە ناکۆکیەکانیان لە ڕووی ئابوووریەوە زیاتر ئەبیندرێت بەڵام لە بوارەکانی تر چین و ئەمریکا ناکۆکیان هەیە بۆ نمونە لە بواری ئەلکترۆنی لە بواری وزا و ئاسایشەوە بۆ نمونە لە بواری ئەلکترۆنی چین و ئەمریکا ناکۆکی زۆریان هەیە لە تەکنەلۆژیا ئەمریکا هەوڵەیە بە سنووردارکردن و دانانی باج و کۆنتترۆلکردنی چین سنووردارکردنی دەستگەیشتنی چین بە نیمچە گەیەنەرەکان نەهێڵێت کە چین ئەو گەشەیە بکات کە ئێوێ لە بواری تەکنەلۆژیایە هەیبێت. لە بواری ئایدۆلۆژیا هەردوو وڵات ناکۆکی زۆریان هەیە چین لەلایەن ئەمریکاوە بەوە مەحکوم ئەکرێت کە مافی مرۆڤ پێشێل ئەکات. و ئەمریکا بەردەوام هەڕەشە لە چینەکات کە ئەتوانێت کاردانەوەی هەبێ بۆ پێشێلکردنی مافی مرۆڤ لەلایەن چینەوە و بە تایبەتی تۆمەتباریەکە بە جینۆساید. بەڵام لەلایەکی ترەوە چین ئەمریکا تاوانبارەکات بەوەی کە دەبڵ ستانداردا ئەمریکا هەوڵەدا هەژمۆنی خۆی بەسەر دنیاە بسەپێنێت و ئەم بوارانە کە چین و ئەمریکا ناکۆکیان هەیە تەنها بازرگانی نییە لە بواری تریشا هەیە و لە باسی وزە و ژیۆپۆلەتیکیشە ئەبینین کە لە بابەتی نەوتە چین هەوڵەیە کە وزە و نەوت و ئەو بابەتانە کە پەیوەندی بە وزەیە هەیە لە ڕێگەی هاوردەی نەوتەوە و وزەکانی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە زیاتر لە 150 وزەی چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بین ئەکرێت هەوڵەیات کە ئەمریکا هەوڵەیات بە سزاکانی لەسەر چین و وڵاتانی تر بە تایبەتی ئێران و ڕوسیا کە ئەیبینین چین کۆنتترۆل بکات وە نەهێڵێت کە چین پەیوەندی هەبێ لەگەڵ وڵاتانە وزە و نەوتیان لێ بکرێت و لەم بوارەشە هەوڵ ئەدات کە چین کۆنتترۆل بکات. بۆیە لە هەموو بوارەکانە کە هێزێک یان وڵاتێک بۆ بوون بە زلهێزێکی جیهانی لەسەر ئاستی نێودەوڵەتی پێویستی پێیەتی ئەم دوو وڵاتە ناکۆکیان هەیە بەیەکەوە و ناسەقامگیری لە پەیوەندیەکانیانە هەیە. ئیترەوەی کە داهاتووی ئەمە بەرەو چ ئاراستەیە گەڕواوە چی ڕوئەیات ئەبێت چاوەڕێ بکەین بزانین ئایا ئەگەنە ڕێککەوتن و ئەگەن بەو ئامانجەکە بە هەر حاڵ هەردوو وڵاتەکە پێویستیان بە ئابووری یەکتر هەیە ئەگەر بیان هەوێت جیاکاریەکی ئابووری بە شێوەیەکی زەق بخەنە بواری جێبەجێکردنەوە هەردوو وڵاتەکە زیانیان بەرەکەوێت تێچی هەیە بۆ هەردوو وڵاتەکە. بۆیە داهاتووی ئەم ناکۆکیانەکە لە نێوانیانە هەیە پێویستی بە کاتە ئەبێ بزانین کە سەرکردەکانی ئەو دوو وڵاتە چه بڕیارێک بۆ ئەم بابەتانە ئەن و بە لەبەر چاوگرتنی تێچووەکان بەرەو چه ئاراستەیەگە. زۆر سپاس کاک تۆشمەند دوو سەرنج هەم لە قسەکانی جەنابتەوە هەم لە قسەکانی بەڕێزیەوە جێگای بایەخن. یەکەمیان تۆ باس لەوە کرد کە چین تا ڕادێکی زۆر ڕێگەیەکی نەرمنیان نەرمونیان حەکیمانە بەرامبەر بە مامەڵە لەگەڵ دۆخەکان هاگرێتە بەرەو تا ڕادێکی زۆر ڕەنگە زۆر باوەڕی بە بەرەنگاربوونەوەی سەربازی و ئەمنی نەبێت. ئەمە لە تا ڕادێکی زۆر لە هەردوو سێکتەری پەروەردە و هەروەها سێکتەری تەکنۆلۆژیا ڕەنگی داوەتەوە. ینی بۆ نمونە ئێستا زیاد لە 500 ملیۆن بەکارهێنەری ئینتەرنێت کە تەنها لە ناو چوارچەوەی نەخشەی چینان زۆرێک لە پلاتفۆرمەکانی ئەمریکان لێ بلۆک کراوە لێ فلتەر کراوە و ئەمە تا ڕادێک ڕنگدانەوە ئەوەیە کە چین ئەوێت بە شێوازێکی تر کە وەکو دکتۆرە باسی کرد لە ڕووی تەکنۆلۆژیەوە جێپێ بە ئەمریکا لێش بکات لە زۆر حاڵتا و تەنان زمان یانی ئێستا بۆ نمونە زمان یان یەکێک لە کاریگەریەکانی ئەمریکا و تەنانەت ئەوەی کە پێوترێت پرۆسەی بە ئەمریکاریکردنی دنیا بابەتی زمان ئینگلیزیە بەڵام لە چینە زمان ئینگلیزی تا ڕادێکی زۆر غەریب و داما و بێکەسە. ئەم دوو سەرنجە حەزەکەم ببەستینەوە بەیەکەوە. خۆی بەلەوەی ئەتیشکەمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزی هەمووی ئەماژە بەوە بکەم کە دکتۆرە باسی لە ناکۆشیەکانی نێوان چین و ئەمریکا کرد. خۆی ڕاستێکی ئێمە ناتوانین بڵێین ئەمریکا و چین پەیوەندێکی ناکۆشیان هەیە. یعنی دوو وڵاتی لە کێبڕکێدان دوو وڵاتن لە جەرگی ساردان نەخێر دوو وڵاتن ڕاستە دوو کەمپی جیاوازن دوای هەژمونی خۆیان هەردووکیان بە دوای هەژمونی خۆیان دوو ئایدۆلۆژیا جیاوازن دوو مێژووی جیاوازن دوو شارستانتی جیاوازن بەڵام بە نەتیجە یعنی زۆربەی شارەزایان پیان وایە یەکێکە لە ئاڵۆزترین جۆری پەیوەندیە سیاسیەکان لە دنیاە لەلایەکەوە کۆپەرێشنە لایەکیشەوە کۆنفلێکتە
بۆچی کۆپەرێشن بۆچی هەماهەنگیە بۆچی ململانەیە ئەلایەکەوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا گەورەترین شەریکی بازرگانی چینە یعنی وەکو وڵات گەورەترین وڵاتێک کە زۆرترین کاڵای چینیە کرێت زۆرترین ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ چینای ئەمریکا وەکو قارە پاش ئاسیا و ئەوروپا ئەمریکا دوجارە بە سێهەم کیشوەر دێت کە زۆرترین ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ چینە هەیە ینی ملیارەها دۆلار ساڵانە ئاڵوگۆڕی بازرگانی گومرگانەی کە ترەمپ بۆ دووجارە لە خولەکانی خۆیان نوێی کاتەوە لەسەر زۆر حاڵەت باس لەوە کرێت کە ئەمە جۆرەکان زۆر هێنانە بۆ کۆمپانیا چینیەکان بۆی کە لەو هەموو قەرزەی کە لایەنە تا ڕادەیە کەمیکەنەوە بەرامبەر ینی ئاڵوگۆڕەکە زۆر گەورەیە دۆناڵد ترەمپ لەبەرەوەی خۆی پیاوێکی بزنسمانە و لەناو هەناوی ئابووری بازاڕ و ترکیە بڕکیەکانی بازاڕ و کێشەی شەریکات ئەمریکیەکان و ئەو پاشەکشەی کە ئەوان کە پێخوایان پێێنن مانیفاکچەرین ئەوەی کە دروستکردنی کاڵایە لە ئەمریکا هەمووی هەرستی هێناوە ئێمە دەزانین ئەگەر هۆکاری ئەمە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2001 کاتێک کە پەیوەندەکانی ئەمریکا و چین کە 6 سنت و ئەمریکا دەرگای کردەوە بۆ ئەوەی کە چین ببێتە ئەندام لە ڕێکخراوی بازرگانی جیهانی و ئەمە وای کرد کە کۆمپانیا چینەکان کۆنتترۆلی بازاڕی چین و نەکرد ئەمریکا بکەن هەموو ڕۆژ ئاوا بکەن و لەبەر ئەوەی کە تایمەن دڵاترب ئاماژە بەوە کات ئەڵێ چینیەکان زۆر بە فێڵبازانە بڵین ئاستی پارەی خۆیان ڕێنمبی یان یوانی هەن نەخوارەوە کە ئێمە ناتوانین بە هیچ جۆ لەگەڵ ئەوانە شێبڕشێ بکەین بڕمە ئەم مۆبایلەی کە کۆمپانیاکی چینی دروستیەکات هەمان مواسەفات تۆزە کەمتری ئایفۆنێکی ئەمریکی هەیە بەڵە هەمان ئیشت بووە کات بەڵام بە ئەپارێکی زۆر کەمتر لە ئایفۆنەکەکری بۆ چووکە ئەوەی کە ئەو دراوەی کە پێفرۆشتە یوانە یێوان زۆر نزمترە لە دۆلار بۆ کاتێک کڕیار کە دەیکڕێ لە قازانجێتی کەلوپەلی کاڵای چینی بکرێت تا کاڵای ئەمریکا بە دۆلار یان بە یۆرۆ کالایەکی ئەوروپایی دەکرێت و ئەمە هۆکاری فەشەلی بەشێکی زۆری شەریکاتەکانی ڕۆژئاوای بەتابەتی ئەمریکا خاڵێکی تر چینیەکان تامان دۆناڵد ترەمپ بەو سیاسەت مەدار و ئابووری ناسا ئەمریکان ئەڵێ فۆڵش ئەڵێ گەمژەکان کە ڕێگەیان داوە چین کۆنتترۆلی بازارەکانی ئێمە بکات شەریکاتە ئەمریکیەکان کە لە ناوخۆی ئەمریکا سەدان هەلی کاریان دروست دەکرد و سەدان بۆ بەرهێنانیان دەکرد و چەندین گەشەپێدانی ئابووریان برەو پێدەدا وایان کرد شەریکات ئەمریکیەکان هەر خۆیان کەمپەکەیان بەرنە چین ئەنی ئێستا هەر تەنانەت ئایفۆن مایکرۆسۆفت بەشێکی زۆریان کەمپەکان و مانیفاکچینەکان لە چین دەکرێت بۆ چکە دەستی کار هەرزانە ڕۆژ ئاوە بەتابەتی دۆناڵد ترەمپ بەمەست زۆر نیگەرانە و پێی وایە ئەگەر ئەم بەردەوام بێت لە چەندین ساڵی داهاتووە لە چەندەی داهاتووە لەوانەیە چکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ترێندەکە بەم جۆرە لە شوێنی خۆیان وەستاوە گەشەکردن ئابوووریەکەی بەڵام چین رایزین ینی دراماتیکلی رایزین بۆیە ئەڵێ گەر ئێمە شوێنی خەمان وەستاوین ئەو لە گەشەکردنایە بە دڵنیاوەگا پێمان و لەبەرەوەشی کە ئەوان هەنە لە ئەمریکاکان دەڵێن لەبەرەوەی کە چی وڵاتێکی کۆمۆنیستیە فری سپیچ و فری میدیای نییە ئێمە زۆر سیقە بۆ ئەمارانە ناکەین کە ئەڵێ ئێمە گەشەکردمان زۆرە دوای ئەمریکاوەیە ئەڵێ هیچ دوور نییە شێ ڕۆژێک لە خەواڵسی بزانین کە ئابووری چین پێش ئابووری ئەمریکای دابێتەوە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە هەندێک دیوەکی تریشی هەیە ئەم گەشەکردنە ئابووریە یعنی ئێمە ئەوان بیر نەچێت کە چین بێکێشە نییە چین کێشەی گەورەی هەیە ناوخۆی خۆیدا کێشە گەورەی هەیە دەور پشتەکەیە چین وڵاتێکی گەورەیە دانیشتوانێکی زۆری هەیە چین کێشەی شنجیان و کێشەی تیبتی هەیە چین کێشەی هەیە لەگەڵ وڵاتانی دەروپشتیا وەکو کۆریای باشوور وەکو یابان وەکو فلیپین و کێشانی کە لە ساوس چاناسین هەیەی ئەو هەندێک کێشەی لەگەڵ تایوانە هەیە کە بەدنەدانی ئەمریکا بەڕاستی لەگەڵ تایوان هەمیشە تایوان وڵاتەکەیە کە لەسەر سنگی چین دروست بووە ینی ئەم گرفتانەی کە بەردەوام وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە دەریای باشووری چین و لەگەڵ یابان و لەگەڵ کۆریا و لەگەڵ فلیپین و لەگەڵ تایلند و تایوان و ئەگەڵ وڵاتانی دەوروپشتی چینای کات بۆ ئەوەی احتیوای چین بکات زۆر جار دەیانەوێت ئەو سیاسەتەی کە بەرامبەرێتی سۆڤێتی پێشوو بەکارهێنا کە پێوت کۆنتەینمنت استراتیژی احتیواکردن گەمارۆدانی بردنەوە ناوخۆی خۆی ئەوڵان دا ئەمە بەکاربێنن لەوانیان پۆلیسیە بەکاربێن لە نەتیجە بەڵام دوجار ئەوەی کە ئێستا دەبینین ئابووری جیهان بەیەکدا چووە ئەوەی کە پێ دەوترێت ئیندیپندنت ینی لەلایەکەوە ئەگەر بۆرسەی شەنگەهای زەرەر بکات نیویۆرکیش زەرەر دەکات وۆڵ ستریتیش دابەدرێت ینی بۆیە ئەمریکایەکان ناتوانن زۆر دەستکراوە نین لە سزادانی چین ینی وەکو پاسمان کرد ئەگەر چین زەرەر کات ئابووری جیهان زەرەر دەکات ئابووری جیهان زەرەر کات هەموو دنیا زەرەر دەکات بۆیە بابەتەکە
زۆر لەوە حساسترەکەن بڵێن نەخێر ئەمریکا و چین لە سیراعێکی گەورەی هەمەلایەنەی ئایدۆلۆژی سیاسی ئابووری جیۆپۆلیتیکیان بەڵام وەکو دوو هێز دوو سوپەر پاوەر ململانیان هەیە کێبڕکیان هەیە پێم وایە چینیەکان بەپێی زۆر ئاڕا خوان دەپارێزن بە کێبڕکێ و زۆر بە حەکیمانەش لەگەڵ گەمارەکانی دۆناڵد ترەمپ خوان دەگونجێنن ئەوان چاویان لە ئایندەیە ڤیژنیان هەیە 5 ساڵ جارە پلانیان هەیە مەزەندەیەکری ئەو پلانێکی خۆیان دایانناوە لە ساڵی 2049 ببن بە زلهێزی هەرەگەورەی دنیا ئەو کات کە دڵنیا بوون لە هێزی ئابووری و ئەسکەری و سەربازی و ژۆپۆلیتیکی خۆیان لەوانەیە ئەو کاتە زۆر دەستکراوەتر بن بۆ مامەڵەتی کردەکانی دکتۆر ئازیتا باسمان لەوە کرد کە هەر بە درێژەی قسەکانی جەنابەت و دکتۆر هۆشمەند باسمان لەوە کرد کە چین ینی ئەوەی کە جناب باست کرد لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی زمانەوانیەوە لە زۆر حاڵتا تا ڕادێکی زۆر خەریکە جێپێ بە ئەمریکا لێژەکە بەڵام حەز دەکەم تۆزە وێنەکە بگوازینەوە بینە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە لە ساڵی 2001ەوە بوونێکی فراوانتری ئەمریکامان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای شەڕی ئەوەی کە جۆرج بۆش ناوینا شەڕی تیرۆر و هاتنی بۆ ناوچەکە بەتایبەت لە عێراق و لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام لە دو ساڵی ڕابردووە بە دیاریکراوی لە ساڵی ڕابردووەوە جۆرێکی تر ئێمە ئامادەگی با بڵین چینە بینین لێرە و چین ئێستا بەڕێگەی نەرمی خۆیەوەی کە پێوترە سۆفت پاوە خەریکە جێپێ بە زۆرێک لە ڕێکخراوەکانی ئەمریکا بە زۆرێک لە کۆمپانیەکانی ئەمریکا لە ناوچەکە لێژەکە ئەگەر وێنەکە بگوازینەوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکۆکی ئەمریکا و چین چ کاریگەریکە ڕاستەخۆی هەبووە یان دەبێت بۆ ئایندە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خاوەرمیانە ئەگەر ئیزنم بدەن لەسەر و بابەتەی پێشوو یەک خاڵ ئاماژەی پێ بکەم بەپێی ئەو ئامارانە کە لە تۆڕە زانستیەکانە هەیە لەسەر گەشەی ئابووری ئەمریکا و چین ئێمە بەپێی راپۆرتەکان بەپێی ئامارەکان ڕاستە کە ئەمریکا ئەو گەشەیە کە لە پێشوا هەیبوونەی ماوە بە جۆرێک گەشەی ئابوووریەکەی وەستاوە بەڵام گەشەکەی کەم بووتەوە لەلایەکی ترەوە تا 4-5 ساڵی ڕابردوو پێش 4-5 ساڵی ڕابردوو لە گەشەی 108 و 109 بووین لە چین بەڵام لە 2-3 ساڵی ڕابردووە ئەبینین کە گەشەی ئابووری چینیش کەم بووەتەوە من ئەم ئامارانە لە سایتی ستاتیستا هێناوە تا پێشبینیەکرێت تا ساڵی 2029 بگاتە کەمتر لە 104 و تا بەپێی داتاکان و ئامارەکان کە لەم وێبسایتانە هەیە و لەم دامەزراوانە هەیە تا ساڵی 2029 گەشەکەی ڕوولا کەمبوونەوە ئەکاتوەوان نییە کە گەشەی ئابووری چین بەردەوام ڕوولا بەرزبوونەوە بێویستم ئەمە ڕاست بکەمەوە لەبەرەوەی کە لە قسەکانە ئاماژەی پێکرا بەڵام لەبارەی ئامادەبوونی چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەری ناکۆکیەکان و چینی ئەمریکا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستە بڵێم ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی شوێنێکی ناوچەیەکی چالاکە دوو ناوچەی زۆر چالاک بوونی هەیە لە جیهانا کە هەم ئەمریکا و هەمیش چین لەسەر ئەو دوو ناوچەیە زۆر هەستیاریان هەیە یەکێکیان ئاسیاوێکیان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە لە بەرچاوکردنی هەندێک هۆکارکە یەکیان وزەیە گۆڕانی سیاسەتەکانی ناوخۆی ئەمریکا و خواست و بیرکردنەوەی گشتی لە ئەمریکا دانێکی تریانە ئامادەبوونی ئەمریکا کەمی کردو بەڵام لەلایەکی ترەوە ئەبینین کە چین زیاتر ئامادەیە لەم ناوچەیە میوانەکەتان باسی لەوە کرد کە سیاسەتی چین سیاسەتێکی نەرمە چین ڤیژنێکی منطقی و درستی هەیە بە پێچەوانەی ئەمریکاوەکە وەکو زلهێزێک سەیری جیهانەکەوە هەوڵەیات بە بەکارهێنانی هەموو هێزەکەی ئەگەر هێزی سیاسی جوابینەدا هێزی نظامی و سەربازی بەکارهێنێت تا بتوانێت خواستەکانی بەدی بهێنێت بەڵام چین بە پێچەوانەی ئەمریکا هەتا ئێستا و ئامرازانەی بەکار نەهێناوە و هەوڵەیە لە ڕێگەی دیپلۆماسیەوە لە ڕێگەی هێزی نەرمەوە و ئەمرازە سەرەتاییەکەی ئابووریە چین بەم پلانە کە هەیەی گەیشتێتەوە ئەنجامە کە سەرەتا ئەبێ پارە کۆنتترۆل بکات و لەم ڕێگەیەوە لە ڕێگەی ئەم هێزە ئابووریەوە بتوانێت بچێتە ناو بوارەکانی تر و کەرتەکانی تر
لەبەرەوەی کە کاتێک توانای ئەنجامدانی هەندێک کاری هەبێت ئەتوانێت کە ئەو مەشروعەتی هەبێ شوێن کەوتوو بۆ خۆی دروست بکات لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە ئامرازی سەرەکی چین لە ئێستاە لە چەند ساڵی ڕابردووە ئەوە بووە کە وەبەرهێنانی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات. چەندانە لە ئامرازە گرنگەکانیشی ئەوەیە کە یەکێکیان بۆ نمونە پرۆژە گەورەکەی ساڵی 2013 ناساندی کە ناوی ڕێگەی ئاوریشمی نوێیە وتی هەوڵێم کە هەموو وڵاتانە کە لەسەر ڕێگەی ئەم پرۆژە هاوبەشی پرۆژەکە بکەم و بتوانێت هەم ئەوەی کە داهاتوێکی ئابووری باشتر بۆ خۆی دروست کات و هەم ئەو وڵاتانەش ڕابکێشێت. جۆرێکم پرۆژەی داڕشتووە کە مامەڵەیەکی دوو سەربراوە بێت بە وڵاتانی و توگەر بێنە ناو ئەم پرۆژێەوە هەم من قازانجەکەم هەم ئێوە قازانجەکەن. یەکێکی تر لە ئامرازەکانی چین بابەتی بانکی ژێرخانی ئاسیاییە، یەکێکی تر بەرهەمهێنانەکەیەتی. ئەمانە ئامرازە گرنگەکانی چینن کە بەکاری ئەهێنێت بۆ ئەوەی بتوانێت هێزەکەی بخاتە ڕووە خواستەکانی بە شێوەی زۆر نەرم و بە شێوەیەکی زۆر عاقڵانە جێبەجێ بکات. چین هیچ کاتێک نایە لەم ڕووداوانەیە کە ئەبینین ڕوونایات کە چین بە شێوەی تاکلایەنە بڕیار بدات. ئێمە لە ئەو ناسەقامگیریانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کە کاردانەوەی چینە بینین ئەبینین بێلایەنانە قساکات خوازیاری چارەسەرکردنی کێشەکانە لە ڕێگەی گفتوگۆوە و ئەوێت کە لە ڕێگەی نەرمەوە لە ڕێگەی دیپلۆماسیەوە کێشەکان و ناکۆکیەکان چارەسەر بکرێن. لە جەنگی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیلیش بینیمان لە جەنگی غەزەیە ئەم هەڵوێستانەی ئەمریکامان بیناوی کە دوێنێ لە قەتەر ڕوویدا چین هەر ئەو وەڵامەی هەبوو ئەوەی کە لە چین ئەیبینین سیاسەتێکی ئابووریە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوێت لە ڕێگەی وەبەرهێنان و بە ئابووریکردنی بابەتەکان لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لایەک هێزی سیاسی خۆی بەرز بکاتەوە لە ناوچەکە و لە لایەکیشەوە خۆی وەکو وڵاتێکی ئاشتی خواز کە خوازیاری سەقامگیریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بناسێنێت. و ئەم سیاسەتە بۆ چین دوو ئەنجامی هەیە، یەکیان کە ئەنجامی باشە یەکیان خراپ. ئەنجامە باشەکەوەیەکە متمانەی وڵاتانی ناوچەکە بەلای خۆیان ڕاکێشێت و ئەم ئیمتیازە ئەیات کە بە وڵاتان کە لەبەرەوەی کە چین زۆر خۆی تێکەڵی کێشەکان ناکات و دەست وەردا ناکات لە کاروباری ناوخۆی وڵاتەکانە لەوانەیە ترسیان بڕژێت و ترسیان نەبێ لەوەی کە چین بیاوێت هێزە سیاسەکان لە وڵاتەکان بگۆڕێت بۆیە بەرەو چین ئەڕۆن و لەلایەکی ترەوە هێزی ئابووری چین یارمەتی ئەیات کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەڵۆگیرە بە بارودۆخی سەختی ئابووریەوە و وڵاتانی تازە پێگەشتووی زۆری تایە و پێویستیان بەوەیە کە ژێرخانەکانیان دووبارە چاک بکرێتەوە وزەکەیان پێویستی بەوەیە کڕیاری هەبێت و پێویستیان بە چاککردنەوە و دروستکردنی ژێرخانەکانی هاتوچۆیە. ئەمە نابێتە هۆیەوەی کە بڕۆن بەرەو چین و چین بە وڵاتەکانیان پەلکێش بکەن. بەڵام خاڵە ناکۆکیەکەی کە ئەتوانێ هەیبێت ئەم سیاسەتانەی چینەوەیە کە ئەو وڵاتانە متمانەیەکی زۆر لە ڕووی ئاسایشەوە بە چین ناکات. بەڵێ زۆر باشە کاک تۆشمن دێم ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێستا چین لەگەڵ ئەمریکایە لە درێژەی ئەو ناکۆکیە فراوانانی کە لەسەر ئاستی جیهان باسمان کرد. کاریگەریەکی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە زیاتر ڕەنگەداتەوە. بۆ نمونە جەم سەرگیریەکان یانەوەی پێوتری ئاڕاستە جیاوازەکانی سیاستکردن لێرە ئەمریکا و ئیسرائیل و هەتا بەشێک لە وڵاتانی خەلیج کرد بۆ ئاڕاستیان و لەم بەرەوە ئێران و چین و رووسیا و هەندێک لە وڵاتەکانی تر پێشتر سووریا هەبوو بەڵام سووریا تقریبان تا ڕادێکی زۆر یەکلایی بوویەوە. ئەگەر لێرەوە سەیری کورد کەین ئەم ناکۆکیە چۆن کاریگەری سەر کورد بەجێهێشتووە و کورد با بڵێن کورد چی بکات ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەگەڵ ئەم ناکۆکیانەیە؟ خۆی ئەگەمناگەر باس لە ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای 7 ئۆکتۆبەر بکەین و ینی ڕۆڵی چین و کاریگەری چین و هەڵوێستی چین
ولنا ئەوەشا کورد لەکوێ معادلایە ڕاستێکی ئێمە بگەڕێنەوە بۆی کە بەڕاستی چین لەم منتیقەیە بە دوای چی ئاگەڕێ بەرژەوەندیەکانی چین و ئەو شتانە چییە کە ئەو بەلایەوە گرنگن و هێڵە سوورەکانی و تەماحەکانی لەچیە ڕاستێکی ئێمە تەماشە بکەین چینی ئێستا لەگەڵ چینی هەفتاکان جیاوازە زۆر عینە ساڵانی 60ەکان و هەفتاکان هێشتا کە چین لەژێر کاریگەری فەلسەفەی ماوزی دۆنگا بوو و ئایدۆلۆژیای زۆر بەلاوە گرنگ بوو و سەپۆرتکردن و هاوکاریکردنی حیزبە شیوعیەکان لە دنیای زۆر بەلاوە گرنگ بوو بەڵام دوای ئەو ریفۆرم دوای کۆچی دوای ماوزی دۆنگ واتە سەرکاری سەرۆکی دواتر و دەستپێکردنی ئەو ریفۆرمەی کە لە ناوخۆی چین دەستی پێکە ساڵی 1970 و پرۆژەی کرانەوە بەڕووی دنیاە و پرۆژە ریفۆرم وای کرد چین چیتر بەلایەوە ئایدۆلۆژیا گرنگ نەبێ ینی ئەو مەقولە بەناوبانگەی لە چینەڵێ کە گرنگ نییە پشیلەکە بۆرە یان پشیلەکە سپیە گرنگەوەیە ڕاو بکە ئیتر هەرچیەک ئایدۆلۆژیاکە هەرچیەک بێ گرنگە گرنگەوەیە گەشەپێدانی ئابووری هەبێ ئیتر سەرمایه‌داری یان ئیشتراکی سۆشیالیزم یان کۆمۆنیزم مهم نییە مهمە لە خزمەتی بەرژەوەندی نیشتیمانەکەیە بێ ئەمە وای کرد کە چین وردە بەرەو ڕیالیستیک بڕوا بەرەوە بەرەو پراگماتیزم بڕوات تەمان ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە دڵنیایەوە ناوچێکی گرنگی جیهانە و تیایدا کە ناوچێکی دەوڵەمەند بنەوتە هەر هێزێکی دنیایی هەر هێزێکی زلهێز کە لە دنیای هەبێ بەبێ ئەوەی کە ئەکسسێبی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەبێ ئەوەی کە پەیوەندی قوڵی لەگەڵ ڕژێمەکانی ئەم منتیقەیە هەبێ ناتوانێت بەزلهێزی بمێنێتەوە ئەمە لە ڕابردووە لە مێژووداوا بووە لە سەدەمی تازایەوە بۆ ئێستا ژوایە داهاتووشاوا بێ چین دووسێ شتی زۆر بەلاوە گرنگە لە منتیقەیە بە پلەی یەکەم ئەنەرژی وزە ئیتر خۆی بینێتەوە لە نەوت بە پلەی یەکەم و گاز وتر دوایچێتە مەجای تاقە و مەجای هایدرۆکاربۆنەکان ئەوانە مەجای ئەنەرژیە بۆچی چونکە بەڕاستی چین ڕۆژانە پێویستی بە 10 ملیۆن بەرمیل نەوت هەیە سەرفێکات بۆ ئەوەی چی بکە بۆی کارەکانی ئیشکە مەعاملەکانی نەکوژێنەوە و ئەم نەوتەش لە سایە چلی بە پێدا تازەترین ئامار 2024 ئامارێک لە سایە چلی یاتر لە ساعت چلی ئەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراوی لە کەنداوی فارس یان کەنداوی عەرەبی با بڵێن لێوە تێتەپەڕێ 1 ملیۆن بەرمیلی لە ئێرانەوەیە بەڵێ ئەو ئێرانە دیاری نیە بەڕاستی چونکە بەشێکی زۆری بە قەشاق ڕات نازانین چەندێکە بەڵام لە بینی ڕەنجێک لە بینی ملیۆنێک بۆ 2 ملیۆن ئەم بابەتە بەنسبەت چینەوە زۆر گرنگە یعنی یەشێک لە بابەتە گرنگەکانی پێشکەوتن و سەقامگیری ئابووری ئینەرژی سکیۆریتیە ئاسایشی وزە ئەین تۆ سبینێ ئەگە معاملەکە نوتی نەمێنێ گازی ڕەشی نەمێنێت وزانم ئەو شتانەی ئەنەرژی نەمێنێ لە کارەکەوێت کاکتۆر خۆت زانی کورد خاوەنی وزەیە کە تا ڕادەیەک و وڵاتانی تریش چاویان لێتی ئەمریکا بە تایبەت لە ماوەی ڕابردووە تورکیا کاریگەری ئەبێت ینی وزەی کورد بەشی ئەوە ناکات کە کاریگەری لەسەر پەیوەندەکانی نێوان ئەمریکا و چین هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا کارتێک بێ کورد بەکاری بێنێت پێم وانە ینی وزەی کوردستان بەداخەوە ئەمریکا ئێستا هەرێمی کوردستانی واقعی ئەو نەوتەی کە هەیەی بەپێی ئامارەکانی وزاری سامانە سوشتەکان لە باشترین حاڵ تا 400,000 بەرمیلە ئەو 400,000 بەرمیل لە بڕێکیشی بۆ خرجی ناوخۆی بەکارێنرێ ئەوی کەشی کار نادێ دەرەوەکەی بەداخەوە ئەوە شەفافیت و ناڕوونی کە نەتوانرا بکەمەتی پرۆسی بدانینەتەوە نەتەوە سازیەوە سەرنجەکە تۆزە کورد بکەیتەوە کاتم زۆر نەما کورد چی بکات بۆی کە لە بینی باراشی ئەمریکا ئێمە لە بینی بەرداشەکەیان نین یعنی وەکو باسم کرد ئەمریکا و چین لە ململانیانی لە منتیقەوە بە پێچەوانەوە چین زۆر سوودمەندە لەو چەترە سیکیۆریتی و ئاسایش و سەقامگیری کە لەم ناوچەیە بەرپا ئەمریکا دروستی کردووە بەبێ ئەوە یەک سەربازی سنگی لە منتیقەیە بێ ئەمریکا سەقامگیری منتیقەی پاراستووە و چین دەتوانێت وەبەرهێنانی خۆی بکات ئەین چینەکان ئێستا بۆ نمونە ئەگەر ئامارێک بکەم نزیکەی 400,000 هاوڵاتی چینی حاڵی حاضر لە ئیماراتن لە ئیماراتی متحدەی عەرەبین 400,000 ئیمارات خۆی 8 ملیۆن کەسە بەبێ یەک سەربازیشی لێرە بەبێ یەک سەربازیشی لە منتیقەیە هەبێت تاکە بنکەیەکی عەسکەری سینی کە بێ لە جیبۆتیەوەی بنکەیەکی بچووکە و چین هیچ ئامادەیەکی نییە کە لێرە بنکەی سەربازی لە حاڵی حاضردا بکاتەوە بۆ چونکە وەکو باسمان کرد خۆت باس لەوە کرد ئێستا ناکۆکیەکەی ئەمریکا لەگەڵ چینە تەنیا سەربازی نییە بابەتی ئابووریە ئایا ئەم ئامادەگی ئابووری گەورەی کە چین هەیەی چین ئەوەی کە بەلایەوە نەبووتە مەترسی بۆ ئەمریکا بەدڵنیاییەوە ئەوەی کە باسمان کرد چین دوشتی بەلاوە گرنگە مەسەلەی وزە و مەسەلەی وەبەرهێنان و بازرگانی دروستە و هەردووکیشی سەقامگی کردووە یەک گرفتی هەیە ئەویش گەروی مەلەقا هەیە گەری مەلەقا گەروی تەسکە بەشێکی زۆری وزە و بازرگانی سین لەگەڵ ئەو گەورە و گەروایە تێپەڕێ ئەو گەروەش ڕاستەخۆ لە بەردەم
بنکەیەکی عسکەری ئەمریکا یعنی هەر کاتێک کێشێکی سیاسی لەبێ دوانە بکاتە لووتکە ئەمریکا توانێت بینەقاقای سین بگرێت بۆیە سین هەوڵ ئەیە ئەلتەرناتیڤ دروست بکە و ئەو ڕێگانەشی کە هەیەوێت ڕێگە دروستکردنی ڕێگایەک لەگەڵ پاکستانە بۆ سەر بەندەری گەوادر دروستکردنی ڕێگای ئاوریشم بۆ ئێران بۆ ڕاستی ئاسیا و بۆ کوردستان و بۆ عێراق ئەمانە بەڕاستی هەمووی سین هەوڵا لەو ڕێگایەوە تەنفیسی خۆی خاڵی بکاتەوە لە حاڵەتی دروستبوونی فشارێکە لەو منتیقەیە. دکتۆر ئازیتا ئەگەر زۆر بە کورتی هەر لە ماوەی سی چرکەیەکە ئەوم پێ بڵێ کە لە گەرمەی ناکۆکیەکانی چین و ئەمریکا ڕۆت ناوەڕاستە کورد چی بکات باشە کورد چۆن خۆی بپارێزێ کورد چۆن با بڵێن هەنگاو بنێ با ڕاستیەوەی کە نەبێتە قوربانی ئەگەر ناکۆکیەکان لە ناکۆکیەکی ئابووری نەرمەوە چوونە ناو ناکۆکیەکی ڕقتر و چون ناو ناکۆکیەکی تونترەوە. سیاسەتی دەرەوەی چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرامبەر بە کوردەکان سیاسەتێکی ئەوەیە کە دەسوەردان ناکات چین نایەوێت ناکۆکی دروست ببێ لە ناوچەکە لەبەرەوەی کە ئاسایشی وزە لە دەستدەیات و ئەوە کارگەری لەسەر چینە بێ سیاسەتی چین ئەوەیە کە لە هەمان کاتا کە سوود لە نەوتی هەرێمی کوردستانە بینێت لە پیشەسازیەکەیە و بەشێک لە وزەکەی لەوێ دابین بکات بەڵام بە شێوەی ڕاستەوخۆ نایاتە ناو بابەتەکانی کە پەیوەندی بە کوردەوە هەیە مامەڵە ناکە ڕاستەوخۆ لەگەڵەوانە لەگەڵ حکوومەتە ناوەندیەکان مامەڵاکە وەکو بەغا وەکو دیمەشق و ناکۆکی دروست ناکە و هەرو سیاسەتی خۆی هەیە لەگەڵ هەمووان بە شێوەی ئاشتیانە ڕەفتارەکە و سیاسەتێکی منطقی هەیە لەگەڵ هەموو بەشەکان بەڵام بە پێی داتاکان ئەگەر کوردەکان بیانەوێت پێگەی خۆیان زیاتر بکەن و ئەگەر بیانەوێت زیانیان پێنەگات ئەبێ هێزی دیپلۆماسی خۆیان و گفتوگویان لەگەڵ چین بەرز بکەنەوە کە لە بابەتە ئابوووریەکانە لەگەڵ چین گفتوگوی زیاتریان هەبێت لە باسی پرۆژەکانە لە باسی هاوبەشی لەو پرۆژانە کە لەلایەن چینەوە خرێت. زۆر سپاس. زۆر سپاس دکتۆر ئازیتا زۆر سپاس کاکتۆرۆشمەند خاڵی کورد ڕاستە چین زۆر حساسە بەرامبەر مەسەلەی کەمەنەتەوەکان چکە خۆی کەمەنەتەوەی زۆری هەیە خۆی لە قەرەی نایە بەڵام چین لە ئێستاە داوای کارێمی کوردستان بۆتە شوێنێکی دیفاکتۆ و بەپی یاسای عێراق و دەستوی عێراقی پێدراوە ئێستا چین و بەرهێنانێکی گەورەی نانەوتی لە هەرێمی کوردستان هەیە تێلیکۆمنیکیشنەوە بیگرە بۆ مەجای ژێرخان بۆ مەجای ئەو سۆفت پاوەری کە کۆنسڵخانە چین زۆر ئەکتیڤە لە هەرێمی کوردستانە و بەڕاستی پەیوەندیێکی زۆر چالاک و زیندوو هەیە کۆمەڵگەی کوردیا و دۆستایەتێکی زۆر گەورە دروست کراوە سەر لە بینی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەی چینە پێم وایە لە داهاتووە ئەمە گەشتەکە زیاتر بەرهەمێت. زۆر سپاس بینانی بەڕێز سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون. زۆر سپاسی دووبارە بۆ میوانەکانم کاکتۆر هۆشمەناتا توێژەر و مامۆستا لە زانکۆی هەڵەبجە بەڕێز دکتۆرە ئازیتا ساڵحی توێژەر و دکتۆرای چین ناسی لە تاران لەگەڵمانە بوو. سوپاسی دووبارە بۆ بەڕێزتان بە خوای گەورتان سپێرین خواتان لەگەڵ.